پیاوێکی بە هەڵوێستە ئەو زەمانەی کە لە بەغایش بووە بەردەوام هەڵوێستی تند و بەڕاستی کوردانە و شۆڕژێڕانەی هەبووە. بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە کاکە حەما فکری شیوعێت یا فکری مارکسیت بە زۆر بێنێ هەڵی قورتێنێ لە شەرحی دیوانی مەولەویە یا دیوانی مەحویە. ناڕازیشە لە کوردی کەس ڕازی نییە، لە عەرەبی کەس ڕازی نییە. ئەگەر مامۆستا بۆ یە کەسی دەرناچن مامۆستا محەممەد مەلا کەریم دەتوان بڵێم ڕۆڵەیەکی دەگمەنی ئەو نەتەوەیە. هەرێمایێنە و بۆیان حاڵم پێشێوەن هیلال چون شێوەیان ئەبرۆی تۆی پێوەن. وابزانم ڕۆژی جومعە لەدایک بووم، باوکم ساڵەکەی بە ساڵی هیجری نووسیوە وەکو مەلایەک، بەڵام کە بەراورد یەکەم لەگەڵ ساڵی میلادی ئەکاتە 14/8/1930 لە بیارە لەدایک بووم. قۆناغی مناڵیم وەکو هەر مناڵێک لەوێ بەسەر بردووە تا لە پاشا باوکم ئەلفبێتەی فێرکردووم و خستومێتە لای مەلایەکە بوو دەرسی بە کوڕە شێخەکان ئەوت، دەرسی قورئانیشی بە من ئەوت. بەڵام قورئانم لای ئەو تەواو نەکردووە، قورئانم لای باوکم خۆی تەواو کردووە، چونکی ئەو مەلایە لە بیارە نەما و ئیتر من چوومەوە لای باوکم بۆ خوێندن. ئەودا دەستم کرد بە خوێندن، خوێندنی فەقێیەتی، بەڵام لەم پلەی مناڵیە ئەو کتێبە گورانە باوکم فەقێیەکی ڕائەسپات دەرسی پێوتم تاوەکو مقداری پێشکەوتم، لە پاشا هەر لای باوکم خوێندوومە. ژیانی ئەدەب لە قۆناغی یەکەمەوە وردە لەگەڵی خەریک بووم. باوکم چونکی دایمەن خەریکی ئەدەبیات و شەرع بوو، منیش وردە لێەوە فێرە بووم. کتێبی فارسی ئەدەبیاتم خوێندەوە، گولستانی شێخی سعدی و بۆسانی شێخی سعدی و چەند کتێبێکی تری فارسی هی ئەدەبیاتم خوێندەوە، لای باوکم خوێندومە، هەتا خوێندن تەواو دووار لای باوکم بووم. لە بیارە بووم بەیانی لەگەڵ خۆی ئەی بردم بۆ خانەقا بۆ حوجرەی فەقەکان کە دەرسی خۆی حوجرەیەکی هەبوو دەرسی بە فەقە ئەو فەقەیان ناوت کە خەریک بوون خوێندنیان تەواو کرد، ئەوانیش دەرسیان بە فەقەکانی پل لە نزمتر ئەوت ئەمە و جۆرە بوو. ئەشێت دەربارەی دیوانەکانی نالی و دیوانی مەولەوی و دیوانی مەحوی ئەمانە ئەو کاتێک کە بە چاپیان گەیان ئەمانە خاڵی شۆرەتی کاکە هەموو بوو، زیاتر ناساندنی بوو، چکە ئەم دیوانانە کاتی خۆی لێکۆڵینەوەی لەسەر نەکرا بوو. ساڵانی هەفتا و پاش هەفتا خەریکی دیوانی مەولەوی بووم لەگەڵیا، ئەو تەواوی کردووە، من چوومەتەوە بەسەریا نووسیومەتەوە. ئیملای کوردیەکەی من ڕێک و پێکتر بوو تا ئیملای کوردی باوکم. من فێری ئەو شتانە بووم کە ئیستا لە کوردیا نووسێن، باوکم گوێی بەوانە نادا، هەر بەو شێوەیە نووسی کە وەخی خۆی کوردیان خوێندووە. ئەویش لە تەقلید و لاساییکردنەوەی فارسیەوە کوردی فێربوون و وردە گەشایان پێداوە. دیوانی مەولەویم چاک کرد، نووسیمەوە هەمووی، ئەوجا دامان بە چاپ، سەرپەرستی چاپیشم کرد، تەواومان کرد، دیوانەکە بڵاو بووەوە. ماڵی مەحوی دیوانی مەحویان بۆ ناک، دیوانی مەحوی خوێندەوە. لەو فترە ئیتر من گیرم.
چوو بوومە سیاسەتەوە گیرام باوکم دیوانی مەحوەکەی ناکدەوە بۆ خۆیان وتی بەتەنها من ناکرە و هەمەیش گیراوە و لەبەرەوە با کتێبەکەتان نەفەوتێ. تێکرای تێکۆشەرانی عێراق بەگشتی و تێکۆشەران و کرد بە تایبەتی لە ئەنجامی تێکۆشانی خۆیان و فیداکاری و ژیانی بەرزی و خۆگرانی خۆیان تووشی بەدایان چەربەسەری و ڕاونان و گرتون هەن. جەنابی محەممەدی مەلاکریم یەکێک بە لەو تێکۆشەرە گەورانەی کە هەردەم یان وەکو دەڵێ لە بەندی خانە بووە گرتوخانەکان بووە یان لە ژێرزەمین کاری کردووە. أنا كوغم ليان مني شيبرو شاني خالكايان أنا تنكرو ئەگەر بگەرنە بۆ ئەو ڕۆژگارەی کە لە زێری باو باپیرانیەوە لە شارۆچکەی بیارەوە بەرەو سلێمانی هات دیمەرێکمان بۆ ڕوونە بێتەوە کە کاکە حەمە لەو کاتە باوەڵێکی تەنەکەی پێ بۆ پڕ بۆ لە کتێبی علمی کە لە حوجرەکانی خوێنەتی بۆخچەیەکی پێ بووە کە پڕ بۆ لە بەیاننامەی نهێنی حیزبی شوعی لەو کاتەوە کاکە حەمە لە دوو باڵەوە کاری کردووە لایەکیان باڵی خوێندن و خوێندنەوە و لایەکی تریشیان باڵی سیاسی کە لە ڕیزەکانی حیزبی شوعی عێراقیە کاری کردووە. تەبان سەرنجامی ئەو تێکۆشان و خەباتەی کاکە حەمە تووشی گەلێجا تووشی گرتن بووە تووشی حەبسی بووە تووشی ڕاونان بووە و چەندین ساڵ لە بەندیخانەکانی حیلە و باخوبە حەبسی دیوە هەروەها دوورخراوەتەوە بۆ بەدرە. لە دەرکردنی دوو گۆڤارە یەکەم بووم. جارە ئەوەڵەن خۆم بەو اعتیبارە جەریدەمە خوێندەوە و مەجەلاتی دینی مەخوێندەوە و ئەفکاری سەید جەمالدینی ئەفغانی و شێخ محەممەد عەبدە ئەفکارێکی دینی ڕوونەکبێرانەیان هەبوو زۆر تەسیری تێکرد بووم. مەجەلەیەکم نووسی بە ناوی العروة الوثقا یعنی ئەو دەستە گۆزەیەی کە دەستی پێوەگری و ناشیە. ئەمە من ناوی مەجەلەیەکی سەید جەمالدینی ئەفغانی و شێخ محەممەد عەبدە بووە. منیش هەر بە یادی ئەوان مەجەلەیەکم داکرد بە یەک نووسە و هەر خۆشم ئەم نووسی. ئەمە مەقالاتی دینی و کۆمەڵایەتی عەرەبی بوون. ئەمانە تەمان لە پاشا لە تەکسی ملاحقات و گەڕانی پۆلیس و ئەم شتانە سووتاندۆ من هیچی نەماوە. پاشان لەگەڵ کۆمەڵێ فەقەی ڕووناکبیرە کە وردە وردەیەک ئەفکاری سیاسیان تێ پرابوو بوو شتێکیان لە دنیازانی ئەمانە لەگەڵ ئەمانە کێ بوون؟ من بووم شەخەمالی مامۆستا شەڕۆکی شێخ بابەعەلی بوو برای بەهادین نووری ئەویش خوێندنی مەلایەتی تەواو کردبوو. یەکێکی پوڕێکی پوکزام حەسەنی ناو بوو ئەویش هەروەها خوێندنی مەلایەتی تەواو کردبوو. فەقەیەکی تر مەلا عەلی توتاقاجی ناو بوو. لەگەڵ ئەمانە بیرمە لەوە کردەوە کە کۆمەڵەیەک بۆ فەقێەکەی خوێن وەکو ئیتیحادی تەلەبە کە بیان خاتە سەر بیری ئەوە بچنە خوێندنی تازەوە و حکوومەت بیان نێرە بۆ خوێندن بۆ دەرەوە بۆ میسر و ئەمانە و ببن بە شتێکی تازە بابەت. لە ناو خۆمانەکەی کەوتین حەسەن ڕەسنووسی پرۆگرامی ئەو جەمعیەتەی نووسی ناومەنایەکێتی قوتابیانی ئایینی. یەکەم فەقەی کورد بووە کە کۆمەڵە فەقیانی کوردستانی دروست کردووە و لە تەشەی باوشیدا لە مزگەوتی باشیدا وەکو دەڵێ کۆبوونەوەی نهێنی کردیا و بەدەست خەت بەحوکردن ئەوەیان دەرکردووە بڵاوکراوەی دەنجی فەقییانیان دەرکردووە. یەکێککەوتین دەمەی خۆمانە بەسەر مزگەوتەکانی سلێمانیە دابەشمان کرد بە شەوێک هەر شەوێک یەکێکمان دە نوسخەی هەڵەگرت ئەی برد ئەی خستە ئەو دیوی دەرگای حوجەی فەقێکانەوە. ئاوا ئەو نوسخەشمان لای خۆمان هێشت بووە ئەو بەرنامەی یەکێتی فەقێیانەمان دانا بۆ سبەینێ بوو بە هەرا لە ناو فەقێ وتیان شیعریەکان بەیانیان بۆ داخستوین. طبعا ئەوانەی کە ئازانی مەسەلەکە چییە؟ ئەزانی مەسەلەی شیوعی نەبوو هەرچەند ئێمە خۆمان عەلاقەمان بە حیزبەوە هەبوو فەقە ئەو ئیشە عەلاقەی حیزبی هیچ پێوە نەبوو. نەی فەقەی 5 ژمارەمان لێ دەرکرد
منو حەسەن ئەمان نووسیەوە لە پاشا دابەشمانەکرد بەسەر ئەو فەقیانە کە لایەن یەکمان بوون هەروەها نوسخەشمان ئەنات بۆ کەرکووک بۆ هەڵەبجە بۆ گەیانمانە خانەقین گەیانمانە هەولێر دابەشمانەکرد بەسەریانە و لەوێش ئەوان یارمەتی دەر و دۆستیان پەیا کرد بۆمان. ئەو فەقیانەی کە بوون بە دۆستمان و تەیری فکرەکان کرد بەشێکیان چوونە مەکتەبی شەو بەشێکیان چوونە بەغدا بۆ لە کولێی شەریعە بخوێنن و هەر شتێکمان زەجەیەک هەرایەکمان لەناو فەقرا دروست کرد کە بیر لە شتی تازە بکەنەوە. ئەوانەی کە لە دیانەت خراپتێکیش بوون ئێمەیان بەبێ دی نەزانی. من جملە جارێکیان دکتۆر مستەفای زەڵمی کە ئەو وەختە مەلای مزگەوتی بن تەبەقی سولێمانی بوو پێمانەوت مامۆستا مەلە مستەفای زەڵمی مەلایەکی خوێندنەوار بوو فەقەیەکی ئیجازەدا من داوام لێ کرد وتم منم حەفلەی ئەم ئیجازەی فەقەیە کەلیمەیەکە خوێنمەوتی بەسەر چاو مەلاو فەقی سولێمانی هەموو لەوێ کۆبووبوونەوە خەڵقێکی زۆر کۆبووبووەوە من چوومە پشتی میکرۆفۆنەکەوە خوتبەیەکم خوێندەوە باسی ئەوم کرد کە زەوبەگیە مەلاکان ئەفکاری خۆیان بگۆڕن لەگەڵ دنیا بگونجێن بە دوای چاکنی وەزەی وڵاتە بگەڕێن خۆلاسە ئەفکارەکانی خۆمم هەموو وت وەڵام مەجموعەیە مەلا هەڵسانەوە مەجلیسەکان بەجێهێشت بۆ دەربڕینی بێزاری لەم خوتبەیە کە من خوێندمەوە مامۆستایەکمان بوو مامۆستا سەیغەفور مەلای مزگەوتی سەی حەسەن بووامەی لە سابوونکەران مەلایەکی زۆر زیرەک و زۆر شەریف و پاک بوو هەڵساوەکوی کە ئەو مەلایەنە ئاەتێکی بەسەرا خوێندنەوە ئاەتەکە ئەوەیە ئەڵێ ئیمتاز اليوم ئەیها المجرمون تاوانبارەکان ئیمڕۆ جیابنەوە لە خەڵق یعنی مەلاکانی کرد بە تاوانبار کە جیابنەوە لە خەڵقەکەەوە بەجێهێشن ئێوارە خەبەرەکە گەیشتو بووە مامۆستا شەمحەمەی خاڵ ئێمە عەلاقەمان لەگەڵ شەمحەمەی خاڵ زۆر بوو کە لە بیارەوە هاتین لە ماڵی لە مزگەوتی ئەوان بوون بە میوان تا سێ چوار مانگ تا حاجی حان ئەمری مەلیکی دەرچوو بۆ باوکم لە حاجی حان دامەزرێ چوومە لە ئێوارە چووم بۆ مزگەوتی شەمحەمەی خاڵ شەمحەمەی خاڵ مەلاو محەممەد ئەمە چی بووین بڕۆ کرد وتم یا شێخ ئەو شتانە بوو کە تۆ فێرت کردوین لە کتێبەکانتە ودەیش جیابووینەوە لە عالەمی حوزەکە و مزگەوتەوەمانە بۆ چونکی من خوێندنی حوزەکەم تەواو کردبوو تازە لە حوزەکە چی بکەم ئللا لەبەر ئەوە نەبێت کە خەریکی کتێبەکانی باوکم بم ئەو مەولەوی و نالی و مەحوی و ئەوانە خەریکیەوانە بم ئیشێکی ترم بە مزگەوتەوە نەبوو بەکە ئیشێکم بە باوکم بۆ وایە بچوومایە بۆ لای ممکنە بە وردی لە بیرم نەبێ بەڵام ئەو بۆجار کە گیرام لە سولێمانی گیرام عومەر عەلیش هاتبووە سولێمانی ئاخری 54 عومەر عەلیش زۆری ئەزیەتدا منی بان کرد باوکمی نەخڵ کرد لە سولێمانیەوە بۆ کەرکووک باوکم نەخڵا کرد بۆ دەیەک لای کەرکووک زەین العابدینی پێڵەن لەو لای کەرکووکەوە باوکمی تر لێوێ مایەوە کە من هاتمەوە یعنی حکومەکەم تەواو کرد بەرمیانە سولێمانی حکومە کە بەربووم لە سجن نانهێشت ئەو ڕۆژە لە سولێمانی بمێنمەوە باوکم هاتبوو بە دووامە لە کەرکووکەوە بگرمیەوە لەگەڵ خۆی بۆ کەرکووک و چوین لە کەرکووک دانیشتین لە کەرکووک مامەوە چوومە ڕۆژێکیان چوو بۆ مەکتەبەی عامە بەناو قایمەی کتێبەکان ئاگەڕام بە دوای شیعری مامۆستا گۆران ئاگەڕام من دەوێت بوو شیعرەکانی گۆرانم کۆ کردەوە لە پاشاکردن بە دیوانێک و چاپم کرد شەڕەوە ناگدەوە بە دوام جارەتە وتی وەرە لێرە داتەمەزرێنم لە مەکتەبە لە مەکتەبە دامەزرام تا دوای چواردەی تەمووز لە مەکتەبە بووم بانی ئێوارە چوومە مەکتەبە تەنزیماتی حیزبیشم بە شەو جێبەجێ کرد کە عەلاقەم پیا کردبووە بە حیزبەوە من لە سجنی موقف عامی بەغدا بووم کۆمەڵێک پێشمەرگەیش یا بە تۆمەتی پێشمەرگەیی خەڵقی ئەوەی خۆشناوەتیە گیرابوون هاتبوون نەبێ 20 کەسێ بوون ئەمانە بەدەوام لاوکو حەیرانیان ئەوت لەبەر خۆیانەوە
منیش پێم خۆش بوو ئەو لاوکو حەیوانانەی ئەوان بنووسمەوە و بیکەم بە کتێب پێشنیادم بۆ کردن کە ئێوە ئەو لاوکو حەیوانانەتان بە ئاوازەوە بڵێن بە ئاوازەکەی خۆیەوە ئەمجا بە سادەیش من بۆتان نەخوێنەوە ئێوە غەڵەتەکانم بۆ ڕاستەکەنەوە کە غەڵەت یەکەم کرد بێ لە نووسینەوە و من یەکەم بە کتێب وفعلن وابوو ئەوان دەچیان کرد بە وتنی ئاوازەکان منیش ئەم نووسیەوە لە پاشا بۆمە نووسینەوە و کە هاتمە دەرەوە کردم بەو کتێب و بڵاوم کردەوە. من حمم لە نزیکەوە نەئەناسی بەڵام کاتە گەنجێک بووم مۆزەف بووم لە وەزارەتی مواصلات حەزم لە کتێب خوێندنەوە هەر لە مناڵەوە حەزم لە خوێندنەوە بووە کتێب مەخوێنەوە من جەلە و جەریدەی کوردیم زۆرە خوێنەوە متابعاتم هەبوو لە خوێندن کتێب خوێندنەوە شتی ئەوم زۆر خوێن بوو ناویم بیست بوو هی ئەو هی مەجموعەی ڕۆشنبیری تر یعنی هەروە ئەمناسی لە ڕێی خوێندنەوە کتێبەکانیەوە بەڵام من بەهۆی کەسانێکی کەوە ئەویان منیان بۆ دەستنیشان کردبوو توان ئەو بۆ تۆ باشە و بڕۆ بۆ داوای شیرینم ناناسی مەواستای عەلی بۆسکانیەوە ناسیم ئیتر هەر لەسەر شێوە کلاسیکێکە هات بۆ داوام و منیش ئەوم بە مناسب زانی چونکە تێگەیشتم کە ئەمە بیر و باوەڕێک و خۆمەوە ڕێگەی ژیانی وەک خۆمە بۆ من ملائمە و ئەمدا کۆکیەکە لە مافی ژنان و ئینسان و کورد و یعنی زۆر شت هەیە لە منە هەستم کرد لەویشا هەیە چوم هەم کتێبێکی لەو کتێبانەی باوکم بوو نالی بوو مەحوی بوو کامیان بوو بۆ برد و کە چوومە لای شینم چوو بەدەڵا هاتمەوە بە عەلیم و دووتم چوو بەدڵماوە بەلامەوە زۆر ئافرەتێکی مناسب بوو لە نەورۆزی هەشتا ئێمە ژیانی هاوسەریمان پێکەوەنا منی گوێزایە بۆ ئوتێلێک لە کازمی ئەو کاتە شەڕی عێراق و ئێران بوو ئێران خەچینەیەکە دوتمانە چینایەوێ بۆ بە ئیطمینانەوە لە ئوتێلەکە بین لەگەڵ خۆی جانتایەکی گەورەی هێنابوو پڕ بوو لە کتێب وتم خوای ئەم جانتایە چییە وەڵا جانتاکەی کردەوە کتێبی شیعری حاجی قاری کۆی بەدەست بوو پرۆڤەکەی هاتبووە لەم بۆ تەسریحکردنی لەگەڵ خۆما بردم بۆ ئوتێلەکە وتی ئەوە ئەم کتێبەشم هێناوتم لە کاتی بێ ئیشیا ئەمە بخۆمان هەڵە چنیەکەی ئەەکەین وتم بە کاتی خۆیان بە فیڕۆنین ئەوەتەیسە سێ مناڵمان هەیە کتێبکی گەورەکە کە موعیدە لە کولەی ئیدارە و اقتصاد دوو کوڕیش کە ئەخوێنن ئیتر لە ئەوە ڕۆژی ژیانمەوە تا ئێستا بەدەوام پرۆڤۆشتی لەگەڵ ئەەکەین زۆر خۆم بە بەختیارەزانم کە هاوسەری ئەوم و باوکم شەرحی دیوانی سالیمی کردووە لەگەڵ کاک فاتیحما منیش هاتووەمەتەوە بەسەری دام ڕشتووەتەوە کوردیەکەیم ڕەوان کردووە تەواوم کردووە ئیستا لە قەسیدەکان بە پێی حروفی ئەلف بێتە سێ ڕێکخراون لە حرفی یام کە ئاخر حرفی ئەلف بێتەیە جا ئەوە ئێستا لە بنکەی ژین لەوێ چاپەکرێت چاپێکەکەنەوە هێننەوە هەڵەچنیەکەم و ڕاستیەکەمەوە ئایاندەمەوە ئاخر جا کە تەواو بوو نوسخەیەکی پاک نووسم ئەیانە ئەو جا مقەدیمەکەشی بۆ نووسم خۆم ئەو نوسخەیەش تەسحیحەکەم و ئەیاندەمەوە ئیترەوە چاپەکرێ من بە هیوام خۆیان بێ بۆ سەری ساڵ بکەوێتە سی خەڵق من لە ساڵی 2009 بە حکومی خۆم خولیایەکی زۆرم هەیە بۆ ئەدەبیاتی کلاسیکی کوردی پێشنیارم کرد بۆ کاکە حەمەکە من بەردەسی بکەم وەکو شاگردێ لە بەردەستیە بۆی بتوانین ئەو دیوانە ڕاستی زیینگو بکەینەوە و ئەتوانم بڵێم لە ماوەی 2 ساڵە ئێمە ئیشێکی زۆرمان تیا کرد بە بەشی زۆری ئەو دیوانەیە چوینەوە هەندێک لە پیتەکانی بە تابتی پیتەکانی دوایی شعرەکانی سالم کاک فاتح فریای تەواوکردی نەکەوتبوو یاخود هەندێک لە شعرەکانی لە پیتەکانی ترا یاخود هەندێک لە بیتەکان بە سەخ نەکراوی هێڵرابوونەوە ئێمە دوو قۆڵی بەڕاستی بە هەمیان چوینەوە بەداخەوە باری تەندروستی کاکە حەمە لە مانگی چواری 2009 خراپە و کەوتووە خۆشبەختانەم ساڵانەی دوایی توانیوێتی هەستێەوە بچێتە سەر کورسی مێز و دابنیشێ خەریکی ئەو کارانە بێ و لەبەر سەرقاڵی زۆری کاکە حەمە بەداخەواڵێم بەشێکی بە میوان و بەشێکی بە کاری ڕایکردنی کاری خەڵک ئەم پرۆژە زۆر گرنگە دواکەوتەوە ئێستا
هەموو بریار و بەڵێنێکمان لەسەرەوەی کە هەریز دەبێت تا کۆتایی ئەم ساڵ ئینشاءڵڵا کۆتایی پێبێنین. ئەو کتێبخانەی ئێستا لە ماڵەوەتی بدەیان زار گوێم لێ بووە دەڵێ ئەوە ملکی ملەتەکە خۆمە بۆ دەوڵەتی کوردیمە. ئەوەندەی من ئاگادارم هەر کتێبێ بدەگمەن لە ئێران و توران باە لە ئەوروپا باە لەسەر کورد لەسەر مێژوو کورد لەسەر ڕابردووی کورد هەوڵی دەدا پەیدایکە و شتێکیکەش هەبوو دای من هەوڵی دەدا دوودانە پێیاکە یەکیان بۆ بەردەستبی ئەوی دیکەیان وەک هەرچیفەکانی عالەمیانی لە شوێنی خۆیدا بنرێ. کاکە هەما بەشێکی زوندوی تێکۆشانی نەتەوەی کووردا بەشێکی زوندوی کولتوری ڕەسەنی کوردەواریە بەشێکی زوندوی ژیان و ڕۆژنامەنووسیمانە بەشێکی زوند ئەدەبیاتی کوردیا بەشێکی زوندوی ساختکردنەوەی دەستنووسەکانی گەورە شاعیرانی کووردا جێگەی شانازی میلەتەکەمانە چونکە زۆربەی کاتەکانی تەمەنی بەو شەو و بەنووسین و بە پیاچوونەوە بردۆتە سەر و ئەمەش بەڕاستی ڕێبازێکە ڕێبازی ئەدەب ڕێبازی خزمەتە کە بەردەوام هەوڵی داوە کتێبی کوردی هەر لە کوردستانە خەتیز دەبێت بۆ بڕاستی بە ئیمکانێتی خۆی ئیمکانێتی مادی و بۆ کاتی خۆی سەرف کردو بۆەوەی هەوڵ بە ئەم کتێبانە بگەنە دەرەوەی کوردستان بگەنە ئەوروپا بەتابەتی کتێبخانەکانی لەبەرەوە توانم بڵێم یەشێوە یەشێک لە خزمەتە بۆ خۆم کاگادارم یەشێکە لە خزمەتە زۆر دیارەکانی کاکە حەمە. ڕۆژێک ئێمە من سەرۆکی لە قستێمانی بووم کاکە حەمە جێگەری سەرۆکی مرکز بوو کاکە عیزەدین مستەفا سەرۆک بوو بەعسێکی تر قیادە بوو ناوی خالد عەبد عوسمان کوبەیسی بوو لەوە دەسەڵان ئەدامی کرد ئەو بانیکردین زۆر بە تووڕێی قسەی کرد زۆر ئێوە هیچ بۆ قادسیە نامنووسن ئێوە لەگەڵ ئەم میلاتانی ئێوە بڕن لە ئێران گۆرانی بڵێن وتم العفو ئێمە خزمەتی ئێران ناکەین من لە وەختەوە کە حس و شعورم پێیاکردووە نیشمان پەروەەر بووم و دژبنی ئیسێمار بووم و وەتەنی بووم. کاکە حەمەی هەرمێ گوڵاوی هەورامان کوڕی شاخە و سیاچەمانە کچی باخە و لەم دوانەیەیش نەوەی شەعر و پەخشان کەوتنەوە و لە دارگوێزێکی نورانیش مەلا عەبدولکەریمی مودەڕیس کەوتەوە و لەویش کۆمرێ درەختی ڕووناکبیر کە یەکێکیان حەمەی مەلا کەریمی هەرمێ گوڵاوی بوو بنەماڵەیەک لە مۆم کاتێ مۆم ئەبێ بە قەڵەم و قەڵەمیش لە ناو مۆمدانی خۆشەویستی زمانی کوردیە ئەتوێتەوە تەمەنێک لە ئارەقەی شین و مۆری زەنگوڵ زەنگوڵ وەختێ ئارەقە ئەبێ بە وشە و وشەیش ئەبێ بە دڵۆپەی نێوان بیر و پەنجە و بەسەر تەوێری پەڕەکە غەزا ئەتوێتەوە حەمەی مەلا کەریم ئەو ناوەی نیوسەدە زیاترە لە زاری زمانی کوردیە نوقڵە لەسەر تەختەی نووسین و پۆلەکانی فێرکردنە تەباشیرە و لە کوژانەوەی دێڕەکانە و بۆ نووسینەوەی ڕستەیەکی جوانتر تەختەسڕە ئەو هەڵوێستەی نیوسەدە زیاترە بیارەی بەفرە.